بەڵێ سڵاو شوێنێ زۆر سوپاس زۆر باشە شوێنێ سڵاوتان لێبێ سڵاو ڕێز بۆ هاوڕێیان جەژنتان پیرۆز بێ جەژنی بینەرانی کێنێنیش پیرۆز بێ بەڕێزان من لە ماڵی کەسایەتێکی دیاری هەرێمی کوردستانم کەسایەتیەکە با ڕەمزی بە گشتداچوونەوەی گەندەڵی ناسراوە لە هەرێمی کوردستان کەسایەتیەکە سەرۆکی پێشووی دیوانی چاودێری بۆ لە هەرێمی کوردستان وە لەو ماوەیەدا ڕۆڵی زۆر کاریگەری هەبووە لە بە گشتداچوونەوەی گەندەڵی کەسایەتیەکە ئەم ماڵی تێداین بەخشیوێتی بە وەزارەتی تەندروستی و چەندین شوێنی دیکە کە من دواتر لە خۆی دەپرسم بەڕێز جەلالی ساماغاکە بە خۆشحاڵیەوە میواندارێکی قبول کردین کاک جەلال خۆشحاڵم کە بۆ جەژنە پیرۆزە هاتینە لای تۆ و لە خزمەت جەنابتان گەلێ بەخێر بێن سەرچاوم هاتن و جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ و من ناو داوای ئەوەم لەخوایە کە سەرکەوتوو بن و ئینشاءالله جێگای ڕووناکی بن بۆم گەلە زۆر سپاس کاک جەلال لەگەڵ بۆنە کۆمەڵایەتەکانە چۆنی جژن چۆن بەڕێ کرد ئەمڕۆ جژنەکانی ڕابردوو چۆن بەڕێ کرد زیاتر جاران ئەچوم بۆ دەرەوە بۆ لادێ بەڵام ئیمسان ڕێک نەکە و لەبەر وەزعی تەندروستیم و قاچم کە پێش چەند مانگێک لەمەوە پێش لە کەوتنیە کاشکا نەمتوانی ماڵ بەجێ بێڵم چونکە ئەو وەزعی کە بۆم ئەلوێ لە ماڵا لە جێگای کە بۆم ناوێت ئێستا شکر باشترم بەڵام زۆر ئەو باشە نییە زۆر سپاسان بەگشتی لە پێشووتردا وەکو سەرۆکی دیوانی چاودێری و پێشووتریش بڵێ وەکو هەم بیکاری وەزارەتی دارایی ئەمە تا چەند کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکانت هەبوو کاک جەلال ینی دووری نەخست بوویتەوە لە وەڵڵاهی ڕازەکەی نەکرد دووری خستینەوە یا خستمەوە بەڵکو هەنگێک پیاوی گەندەڵ و دز و درۆزنیشی لێ ڕاستکردینەوە کە دژی دیوان و دژی شخصی خۆم قسە بکەن بەڵام ئەلحەمدوللا لەبەر ئەوەی هەموو شتێکمان بە مسەمسەکە و قەت شتێکمان نەکردووە کە بوختان بێ یا گەڕ بێ بە خەڵکی بێتاوان بەڵام تاوان نارەکانمان هەمووی داوە بە دادگا و ئەمە دادگانەی پرسیوەتەوە ئەوە مۆزوعێکە عیلاقی بێ لەسەرەوە دەوەستین کاک جەلال بەڵام کە هاتمە ئەم ماڵە ماڵێکی ماشەڵڵا زۆر جوان ماڵێکی زۆر کەلەپوری ئەم ماڵە پێم وایە بەخشیتە بە وەزارەتی تەندروستی وانە چۆن بیرت لەمە کردەوە یعنی کە ماڵی خۆت تێیدا دەژیت شڵاتە من درێژ بی و پێم وایە لەگەڵ وفاتی خۆت دەکەم بەڵێ وەزارەتی تەندروستی من لە ڕاستیە کە ئەمە ما بە وەزارەتی تەندروستی و بریکاری وەزارەتی دارایی بووم حەزم کرد هەمووی هەر وەرەگرێ یەکێکیش ببێ بیدا یعنی هەمووی ئەرزی ئەوێ هەمووی خانووی ئەوێ هەموو شتێکی ویستم ئەمە بکەم کە ببێ بە دەرسێک بۆ هەنگێک کە تەماع نانوەستێنێت هەرڵێن وەکو عەرەبیەڵێ هەل من مەزید هەرچێکیان بۆ بکرێ اینجا ئەو فکرێم لەوە هات کە ئەم مۆدێلە دابەنجێنم بەڵام بەداخەوە سەرکەوتوونە ماڵەکەت زۆر جوانە مامۆستا جەلال ئەگەر ئارۆس پیشانی بە پێما بە شتەکانی ناویشیت هەر بەخشیوە ینی ئەم قەنەفە و تابلۆ ئەوەی کە هەیە ئەمیشت بەخشیوە لەو کوپی ئەو قاوەیەوە کە ئەی خۆی لەوەوە تا سیارەکەم تا ئەم مەکتەبەیە کە زۆرم خۆشەوێ ینی مەکتەبەکەم بەقەی خۆم خۆشەوێ سیارە و مەکتەبە و کەوچ چی چاو قاپ و قەچاغ و موبیلە و فەرش هەر یەک دەفعە گچی لێیان داومە بە بنکەی ژین بۆچی بنکەی ژین مامۆستا جەلال وەڵڵاهی ئەزانی چیم مەکتەبە وەختی خۆشی تقریبان دەوری 800 کتابم ناتی مەکتەبەکەم بۆ قەڵازێ پیان وتیان مەکتەبەی سلەیمانی زۆر قەڵەباڵغ بۆ هەرچی هەڵەسێ بۆ مەکتەبەی نێباتۆزێک ئیحیای ئەو مەکتەبانە بکەینەوە کە لە قەزا و ناحیەکانان ئەو فکرێم لەوە بۆ هات دام بە قەڵازێ ئەمەش بنکەی ژین ئەیان ناسم و عەلاقەم لەگەڵیانە هەیە و تا خۆم لە حیاتا بم سەریان ئەم و سەیری ئەو شتانە ئەم کە ئایان دەمێ بۆی بزانم ینی جێگای خۆی گرتووە یا نەگرتووە باش مامۆستا جەلال
هەڵە نەبم تاکە بەرپرس بووی لە کاتی خۆیدا کە سەرۆکی دیوانی چاودێری بووی داوای کەمکردنەوەی موچەکەت کردووە لەو کاتەدا بوو یان پێشەوە بوو لە هەردوو لە وەزارەتی مالیە داوام کرد و لەو کتێبەی کە بڵاوم کردوێتەوە تایەتی نووسینەکە و کە چوشمە دیوانی چاودێری دارایی لەوێش جارێکیکە هەر معاشەکەم وابزانم 6 ملیۆن و نیو بوو وتم بۆم بکەن بە 4 ینی 2 ملیۆن و نیوی بەخشم لەوەشە غێری خۆم و دکتۆر بەرهەم کەسیکە ینی تەییدی نەکردو لەگەڵەوە نەبوون کە موچەکەی خۆت کەم بکەیتەوە لە بۆی ئەوانیش کەمی نەکەوت چونکە خایمەیەکم ما بوو وەزیرە بێ ئەوەنگە وەربگێ ڕئیسی وزەرا ئەوەنگە وەربگرێ ئەوەی لە ئاخری هەرەوەڵە باشە پەیوەندیت لەگەڵ کاک نەوشیروانە چۆن بوو مامۆستا جەلال لە ڕووی سیاسیەوە نزیکتر بوونیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چونکە من لە عمرم گەیی بەم ئێستا شت بووم لەسەر شوێعە گیرام و شوێعی نەبووم لەگەڵ فاروقی مانا مەسەفای گیراوم ئەو شەو گیرا من ژەرنامەکەی تۆم خوێندەوە پێشەوەی بەمە ئێرە بزە بتگیراویش دەستگیر کراوی بەڵێ کاک فاروق شەو گیرا بێ لیان ومیان بەڵام من لە مزاهرای گیرام لە بەغا شوێعیش نەبووم بەڵام سلم فی کوردستان شعارێک بوو هەر هی شوێعی نەبوو وەلو ئەوان تەبەنیان کرد کە شۆڕشی کوردەسی پێ کرد بەڵام لە حقیقەت و واقعا حزبی شوێعی کورد ئەو ئیمکانەتەی نەبوو لە بەغا مزارە بکە ئەگەر حزبی شوێعی هەڵنەستایە بە یعنی تەرتیباتی مزارەکە اینجا لەوە من هین بووم لەوە گیرام زۆریشان لیام کاک نەوشیروان ئەوەڵەن کوڕی یەگەڕێک بووین عیلاقەی عائیلیمان هەبوو و لە یەک مەکتەبیشا بووین بە شەرتێ من لە 4 بووم ئەو لە یەک بووم من بۆشم نووسیوە لە کتابەکە تایەتی گاڵم 4 ساڵش لە تۆ گەورەترم کاک نەوشیروان دژی دیوان قسەی کرد ساڵی چەند ئەمە مامۆستا جەلال وەڵڵاهی لە کتێبەکە تایەتی ئۆشتوانم کتان نەمێ کە ڕۆیشتر ئەتان نەمێ من جوابێکی زۆر تونگم مایەوە ئەو جوابەتان ئامێ لە کتێب لە کوڕاچەکە خسووشمەتە کتێبەکەوانێ کاک نەوشیروان پێی وتم کاک نەوشیروان ئەهات بۆ ئێرە حتا لەگەڵ ئەشخاصە عاجز بۆ لێرە ئاشتم کردوەوانێ کاک عومەری لەگەڵا بۆم کاک عومەری سێ عەلی مامۆستا جال جەوهەری لەگەڵا بۆ ئەمانە هەنگێ جاری ئینتیقادیشمە کرد بە وشەی مردون نەمرێت تاکەی واوشکی وشک بوو کاک نەوشیروان مامۆستا جەلال یعنی مختصر بوو پاک و تەمیز بوو بەڵام ئەو مجاملەی کە ئێمامان کرد ئەو حەزی لەوە نەبوو یا عینی ناکرد و لە یەک گەڕەکا بووین و پەیوەندی کۆمەڵاتیتان باش پەیوەندی کۆمەڵاتیمان نەکرد لەگەڵ خۆی لەگەڵ هەموو عایلەکە لەگەڵ خوشکیا زیاتر لەگەڵ خوشکما بوو بە ڕەحمەت بێ کە ئێستا نەماوە ئیتر اینجا پرس و ڕاشی پێ کردم زۆر جار کە ئەچووم سعات 12 ئەو دەورانە کە ئیشی دایرە کەزە بوو تەلەفۆنی بۆ بکردمای ئەچووم نانمە خوارد لەوێ هەموو کاک نەوشیروان کە ئێمەم نانە خۆمەڵی جەژنە من فێری نانخواردنی سعات 12 نیم اینجا حەزی لە شفتە و برنجی سوورە کرد دایمە ئەوەی لە هین بوو ینی بۆ بابەتە سیاسیەکان پرس و ڕاوێژی بەیەوە کرد مامۆستا جەلال بابەتی سیاسی تا حەدێکی معەیەن پرس و ڕای نەبوو چونکە ئەیزانی من سیاسی نیم وەختی خۆی مامیش هەر پێوتم بە ڕەحمەت بێ هەردووکیان بە ڕەحمە بن ئەیگوو تۆ کە لەمانە ئەنووسی و ئێمە ئیجراعات ناکەین گلەیمان لێەکەی ئەمگو مامە من بۆیە ئەو شتانەمان کە ئەکرد
نەمەویستی ئەدامیان کردن نەم ئەویست بیانن بە محکەمە ئەمگوو بەس لە ناحی حیزبێ و تۆزێ سڕ بکرێن تەجمیت بکرێن بۆ ئەوەی ئەوانی کەس چاوی لێ بکەن و ئەو شتە نەکەن باشە بەڵام ئەو گرنگ بوو باسیەوە کرد کاک جەلال ئەگەر ئەوە بکرایە دۆخ هێرێمی کوردستان دەگەیشت ئاخر زۆر مشت پێە باش مام جەلال لە جاری سێهەما پێیوتم وتی تۆ یەک و یەک لای تۆ دووەکە تێگە و سۆتە دوێنشەوە میانمە باسی و مۆزوعیان کرد تی یەک و یەک لای تۆ دووەکە ئیحتیفاز بە دووەکەی خۆتەوە بکە و ئێمە گلەیمان نییە بەڵام گلەیەمان لێ مەکە لای ئێمە دوونەکە لە سیاسە تا یەک و یەک ئەبێ 16 بکە ئەبێ 60 بکە بەسەری باوکمەوە قسەی ئەو بوو باشە تێگەی ئێمە جگەل لە ناحی ئیداری ناحی سیاسیشمانەیە ناحی سیاسی هەنگێک جار ناگونجێ لەگەڵ هیچ خەریک بوو پێی بڵێ مامە ئەمە منطقی ماندێلایە ئەمە منطقی غاندیە ئەمە ئەی ئەوانە کاسترۆشم بۆ باسکەوتم کاسترۆیە یعنی وەکە ئەنەهوو ئەوان وڵاتەکانیان چاکردووە وڵاتەکانیان بەڕێوە بردو زۆر بە چاکی لەگەڵ ئەوەشە یەک و یەکە لای ئەوان دوی کردووە ئەیتر باش هەرەوە ناوتر لەگەڵ مامچە مامۆستا جەلال دۆخی ئێستا هێرێمی کوردستان لە ڕووی بەگشتداچوونەوەی گەندەڵی و ئەو دۆخی ئێستا لە هێرێمی کوردستان هەیە چۆن لەسەنگەنی وەڵاهی حەز ناکەم وەکۆڵێ ئەفکارەکانم تاریک بێ بەڵام هیچ هومێدێکم نییە بەمەی کە ئیمڕۆ حکمی کوردستانەکە بتوانێ گەندەڵی نێڵێ بۆ چونکە زۆربەی خۆیان گەندەڵن خۆم گەندەڵیە کابرایکی ئەفریقی ناتوە کابرایەکی ڤەنزەویلی ناتوە کابرایکی ئەمریکی ناتوە ئەوەی کە کردومانە خۆمان کردومانە خۆمان گەندەڵەکەین تێگەی ئەو نیازەژ نییە هەموو دەوڵەمەنگ بوون ئیمکانیاتیانەیە پاریان لە خارجەیە ئەنواوەشکاڵ مەشارێکی گەوران هەیە لە خۆیانی تێک نان ئللا ئەگەر قووەتێکی مقابل هەبێ کە بیان وەستێنێ بەڵام ئەمەی تر دۆخی هێرێمی کوردستانی گەیاندۆتە ئەمڕۆوانیانی خراپتریش نابێت کە یەکێتی ناوی دوانی زیngووە بم کە یەکێتی تووشی ئەو کینە بوو عەدەدی مەقاعیدەکەی زۆر هین بوو زۆر دابەزیم من لە ئەڵمانیا بووم بۆ عیلاج وەلو لە فەرەنسا هینم کرد بۆ ئەمەلیات بەڵام لە ئەڵمانیا بووم لەوێ شار بەعزا عیلاجێکمە کرد کاک فواد مەعسووم تەلەفۆنی بۆ کردم لەگەڵ کاک عیمادە وتی مامجار سەلامن لێکە ئەڵێ شتێک با بنووسێ کە ئێمە مەحاوەلەمان کردووە ئەم نەعەشانە وتم وەڵی عەرزی مامجال بکەن زۆر زۆر ڕێزم بۆی هەیە بەڵام من ئەو شتە نانووسم چونکە من پێش ئەم تاریخە بە چەندەها ساڵ لە ئیستیقالەم کردو لە ئیستیقالەکەما باسی ئەم گەندەڵی ئێمڕۆم کردووە تازە کەلیان قەوماوە بە منەڵەن شت بڵێ و شت بنووسە بەخوا ناینووسم و عەرزی بکەن کە ناینووسم تێگەی چاوەڕێی چی بۆ دۆخی هێرێمی کوردستانەکەی کاک جەلال ئایندەی هێرێمی کوردستان وەڵڵاهی وەزعەکە زۆر تاریکە بینم اینجا خوا بکە قووەتێک کە من و تۆ شتینە بین دروست بێت کە مەسە چاکە بەڵام حەیای کوردایەتیان برد ئەو داخەی کە هەما من کابرایەکی نەتەوەیم تێگەی حەزم ناکرد وامان لێ بێستا خەڵک حەز بکە عەرەب بێتەوە خەڵک دڵی بە بەغا خۆش بێ مەحکەمەی ئیتیحادی شت ئێلغا بکە بۆ ئەمانەی کاکرێ لە بەغا خۆ ئێمە نەمان کردووە ئەم قیادەیە کردو ئەم قیادەیە وای کرد خەڵک ڕەحمەت بۆ سەدام بنێرێ سەدامێکان فالی کوردی کردووە کە هەڵەبجەی کردووە کە مجریمی فاشی تێگەی وای لێ بکەن بڵێ وەڵا فاتیحای بۆ نێرین چونکە لە زمانی ئەوە ئاو هەبوو کارەبا هەبوو معاشە ئەمە معاشە ئەمە معاش وا وەرەگیریە تەبەقەی هینمدی هینی متەقاعدین هەمووی شەل و چۆر و بێتاقەت و بە عەسا ڕۆیشتن و ینی گۆچان ڕۆشتنەوەمانە ئاوان لێکەن بەیانیە چنەڵن سبەی نێوەرنەوە بەیانیە چنەڵێ عەسر وەرەوە ئەمە کەی لە چ حکوم لە سۆمال ئەمە نییە
لە چه حکوومەتێکا ڕوویاوە ئاوا متەقاعد ئیهانە بکرێ یاخر متەقاعد ئەم وڵاتەی بردۆ بەڕێوە کاتی خۆی کە لە وەزیفا بوون ئێستا لە جاتەوەی تەقدیر بکرێن و جێگان بۆ تەرتیب کرێوانە ئەو پاڵە پەستۆ شتەوەکەی ماژور گرت. باش مامۆستا جەلال من نامەوێت زیاتر لە کاتت بگرم زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ میوانداریەکە سپاس بۆ قاوەکەشتان زۆر تایبەت بوو نانیشم لا بخۆن زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆ دەڕۆین و زیاتر لە کاتت ناگرین میوانی شت دێەوە تۆش ماندووی بتوانین من حەزەکەم ئەگەر ئیم ڕۆژ نەبێت دوای ڕەمەزان عەفو دوای جەژنی قوربان بفەرمونون لێرە نانە بێکەوە بخۆین باستە من درێژبی شەڵا هەمیشە تەندروست باشبی شوێنێ من دەگەڕێمەوە لای تۆ ئەوەی کە گوێتان لێبوو کەسایەتی دیاری کوردستان بەڕێز جەلالی ساماغا بوو کە هەم چەند پرسیارێکی کۆمەڵاتیمان لێ کرد چەند پرسیارێکی سیاسیشمان لێ کرد نامێت زیاتر لە کاتی بگرم بەڕاستی لەبەری هەم میوانی هەیە هەمیش دەمانوێت کە پشوو بدا دێمە لای تۆ ئێوە دەتوانن کە درێژە بە ڕووماڵەکە بدەن. زۆر سپاس شوێنێ